تەماشەوان و شوکدارên me yên hêja ev dem û hemû demên we xweş bin. Bi bernamayekî taybet îro li gel wan e. Jina Kurd Jîna Amînî di çardê Êlûnê de li bajarê Tehranê Îranê bi hinceta ku pûrê wê xuya dike pûrê xwe baş nenixumandiye ji aliyê polîsên exlaqê yên Îranê ve hate binçavkirin dûre bi îşkenceyê hate qetilkirin. Piştî qetilkirina Jîna Amînî di serî de jin gelên Rojhilatê Kurdistan û civak û baweriyên Îranê rawin serpiyan û pêla berxwedanê li seranserî Îranê belav bû. Berî xwepeşandanên li Îranê îro di roja heştan de dewam dikin li gorî bilançoya dawiya rêxistina mafê mirovan a Îranê daye. Heta niha zêdetirî pêncî xwepeşandêran hatine kuştin. Herûha hefsed û çêl xwepeşandêr hatine binçavkirin ku şêst ji wan jin in. Xwepeşandan her ku diçin berfireh dibin çalakiyên piştevaniyê li seranserî welatên Rojhilata Navîn û welatên cîhanê bi pêşengiya jin dibin dirûjmeya jin jiyan azadî de li her cihî belav dibin û qêrîna azadiyê bilind dibe. Temaşevan me yên hêja ji bo vê mijarê em nîqaş bikin îro li gel me çalak vana jin ji Başûrê Kurdistan û Wijdan Nûreddîn bi xwepeşandan ketine hefteya duyemîn piştî qetilkirina Jîna Amînî li seranserî Îranê li seranserî bajarên Îranê bi pêşengiya jinên Kurd bêguman di serî de gelên Rojhilatê Kurdistanê û civak û baweriyên Îranê yan bêjin Kurd, Faris, Belûj, Yarsan û hemû baweriyên li wî derê bi girseyî xwepeşandanên mezin li dar dixin îro di roja heştemîn de ev xwepeşandan berdewam dikin. Ev guhertinê ku çêbûye ve guherînê li Îranê niha rû dide hûn çawa dinirxînin? سەرەتا ئەمەوێ بڵێم هاوسۆزی خۆم بۆ هەموو ئەو خانەوادانەی کە ڕۆڵەکانیان لە پێناوی ئەم شۆڕشە مەزنەیە لەدەست داوە هاوسۆزی خۆم و هاوخەمی خۆمیان بۆ دەربڕم، بەڵام ئەمەوێ ئەوەشیان پێ بڵێم کە ڕۆڵەکانی ئێوە توانیوێنە سەرەتایەکی گەورەی مەشخەڵی شۆڕش دروست بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەڵبەتە شەیدکردنی ژنی کورد ژینیا لە ڕۆژهەڵات دەرئەنجامی ئەو سیاسەتە تون و تیژەی باوەڕیە کە سەپێنراوە لە ئێران و بەتایبەتی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ. ئەمە ناحەقێکی مرۆڤانە بوو و ناحەقێکی مێژوویە کە بەرامبەر بە ژن کراوە و بەرامبەر بە کۆمەڵگای ئێرانی کراوە، با بڵێن بە هەموو نەتەوانی کە لە ئێرانە دادانیشن. و دەستپێکردنی شۆڕش مانای ئەوەیەکەوە چیدی گەلی ئێران یاخود نیشتە جێبووەکانی ئێران باوا بڵێن، چکە ئێمە ئەزانین گەلی ئێران لە کورد و بەلجیک و لە بردوز و کۆمەڵێک نەتەوەی تورک و کۆمەڵی نەتەوەی فارس و ئەوانە دروست بووە بە حەقی ئەوانش نەخۆی. با بڵێن نیشتە جێبووەکانی ئێران ئیتر چیدی ئەو باوەڕە تون و تیژە دیکتاتۆری کە سەپێنراوە بەسەریانە قبوڵی ناکەن و بە تایبەتی لەناو هەمویانە ژنان و هەر بۆیە دەستپێکی شۆڕشەکەش بە ژن بوو. ئێمە ئومێد ئەەکەین کە ئەگەر بێت و ئەم شۆڕشە بەردەوامێکی باش بەخۆی ببینێ و پێشەنگێکی باش پێشەنگایەتی بکە، کۆتایی بەو دەسەڵاتە توندە ئەهێنێ کە لە ڕۆژهەڵاتە هەیە، چکە تروسکەی هەموو شۆڕشێک لە تاکێکۆ دەست پێ ئەکات، هەروەک چۆن شۆڕشی عەرەبی لە تونس دەستی پێکرد بە تەنها کەسێک و دواتر تەشەنەی کرد ئەم شۆڕشە هات هەموو ناوچە عەرەبیەکانی گرتەوە و بە هەمان شێوە چاوەڕێ ئەکرێتەوە شۆڕشەکەی ژینیە کە بەرپای کردووە بتوانێت سەرتاسەری ئێران ڕزگار بکە. ئێمە دەتوانین بڵین لە سیاسەتی ئێرانە دوو شت هەڵهێنجێنی. یەکێکیان بریتە لە سیاسەتێکی سیاسی داڕزیوی سەپێنراو کە بە هەموو ئەقڵێتێکی تێیدا ئەوێ باوەڕ بکە بە چەکێک تێیدا سیاسەتە دیکتاتۆریەتەکانی خۆی بەسەر نیشتە جێبووەکانی ئێرانە بسەپێنێ و بە هەموو جوڵانەوەیەک ئەوێ دین و باوەڕ بکە بە چەک بۆ ئەوەی بتوانێت ئەم کۆمەلگا لە قەوارە بدە. بەڵام ئەگەر ئێمە ورتر بچینە ناو ئەم کۆمەلگا دەبینی ئەم کۆمەلگا زۆر داڕزیوە. هەڵبەت ئەمە بە سیاست وا دەکات، ئەبینی زۆر ژمارێکی زۆر لە گەنجان لە ڕوتی سروشتی ژیان لایەن داوە بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و وەکارە ناسروشتیەکان. هەموو ئەمانش بۆ گەونجاندن و بێدەنگکردنی کۆمەلگای ئێرانیە،
یاخود بڵێ نیشتە جێبووەکانی ئێرانە تاوەکو ڕۆژە لە ڕۆژان ئەم گەنجە واعی نەبێتەوە کە داوای حەق و مافەکانی خۆی بکە و لەناو هەمووشیاندا تەبعاً پشکی نەهامەتیەکان بەشی شێر لە بنەهامەتیەکان بەرژن ئەکەوێت هەر بۆیە ژنان چیدی ئەمەیان پێ قبول ناکرێت و جارێکی کاتوانیان بلێسەی جەنگ یاخۆ بلێسەی شۆڕش دروست بکەن ئەویش ئەوەی کە ئێستا ئێمە لە ڕێگەی ڕاگەیاندنەکان لەسەر شقامەکانی هەرێک لە شارەکانی ئێران بەدی ئەەکەین لە تەهرانە لە ناوچە کوردیەکانە لە ناوچەکانی دیکەیە بۆیە ئومێدێکی باش لەم شۆڕشە بەدیەکرێت ئەگەر پێشەنگایەتێکی تونند و تۆڵ پێشەنگایەتی ئەم شۆڕشە بکە. بله همه روشی تبلیغ هفته برز وجدان ام دبینن در فت شورشا پیدا دبن در فت تکوشینی زده تر دبن ام دکارم اینا که وی لباشور کردستان بگیرن دمی آوا بوناستاتوی باشور کردستان ده لسوریه ده آلوزی سوریه ده ناوا و کریزه ده جنین بتایبت جنان کاری بو شورشا خوا بدنا آوا کرین روشه که پر تبلیغ هفته ایران جهه همان تشل ایران جهه اگر و بحثا پیشنگی کی باش کر باور دکن اف راپرینی نها لرجلاتی کردستان ایران رو ده الهام دایا گلک در دوران گلک ولاتان جویر روش تبلیغ بین حال ایرانی یعنی و بحثی کر نها خوابش اندر درد کهون بحثا آف بحثا کهرباء بحثا خدمت گزاری واتشتان کن نها حمید دبن دروش میا جن جیان آزادی ده حمید خوازن آزادی و کهوی و دموکراسی ایران بپیش دکهون گهشت نه هفدو نها دروش من کردستان رونیا چاو ایرانه بمرا دیکتاتور تینا قیرین اوانا چاو دکاره جوه سود بگیرتن گلو انتکارم بیجن اف بینگه ها شورشه کی جن لرجلات کردستانی و پیره شورشه جواک ایرانه ئێمە شۆڕشی کوردیمان زۆر بینیوە یعنی لە پێشووتر بە پێی مێژوو لەبەر ئەوەی کە زۆربەی ئەو شۆڕشانە کە ژن تیایدا کارای سەرەکی نەبووە ئەبینی ئەو شۆڕشانە دەرئەنجامێکی ئەوەی کە بتەوێتەوە بە پێی ئەو ماندووبوونە زۆرەی کە ڕۆڵەکانمان ئەیکەن دەرئەنجامێکی باشیان بەدەست نێنەوە بۆ چونکە پێگەی ژن تیایدا لەق بووە لە شۆڕشەکەیە وەژ کەمینەیەکی کەم لە ژنان بەشداریان کردو ڕەنگە لە بەرەکانی پێشەوەی شەڕ نەبوو بێ بەشداریکردنی ژن لە شۆڕشە پێگەی سەرەکیە و مژدەی سەرکەوتنیشە و ئەمە بە بەڵگەی ئەوەی کە لە ڕۆژئاوایە خۆشبەختانە بۆ ئێوەی ئازیز کە لە ڕۆژئاوا ژن توانی پێشەنگایەتی شۆڕش بکە و توانی دەرئەنجامێکی گەورە بەدەست بهێنێ و ئەوەتانی ئێمە لە باشوور و هەموو ژنان لە هەموو دنیا جێگەی شانازین بۆ ئێمە و کاتێک کە دێتە سەر هەر بابەتێکی مێژووی باز بکرێن ئێمە یەکسەر پەنجەی ڕێز و شەهامەت بۆ ژنانی ڕۆژئاوا درێژ ئەەکەین کە دەبینین کە ئەو توانیان چی لە کۆبانی یاخود لە شارەکانی دیکە ڕۆژئاوایە خەباتی تیادا بکەن و سەرکەوتنی تیادا بەدەست بێنن لەبەر ئەوە من پێم وایە بەپێی ئەو ڕووداوانی ئێستا ڕوئەدا کە دەبوو شۆڕشی ژن لە باشوور دەست پێ بکە بەس هەست دەکەم ڕەوتەکە گۆڕاوە بەرەو ڕۆژئاوا ڕۆژهەڵات دەبینم لە ڕۆژهەڵات بڵێسەیدا و دروستبوونی هەموو شۆڕشێک خاتون لە دەرئەنجامی هەموو ئەو خراپەکاری کە لە کۆمەلگا و دەسەڵات ئەیسەپێنێ هەم تۆ لە ناحیەی سیاسی ببینێ کە سیاسەتێکی تونودیژی دیکتاتۆرانە ئەسەپێندرێت و جێبەجێ ئەکرێ بە تایبەتی بەرامبەر بە ژنان دوو لە ناحیە کۆمەلگا ئەبینی کۆمەلگای ڕۆژهەڵات یاخود بڵێن ئێران بەگشتی بەرەو داڕمانێکی گەورە چووە و لە ڕووی ئابووریەوە ئێمە دەبینیکەوە نەهامەتێکی زۆر بەسەر گەلانی ئێران لە ڕۆژهەڵاتە بەدی هێنراوە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کەوە کەچیدی ئیتر مرۆڤ توانای قبولکردنی نەبێ لەسەر و هەمووشەوە سەپاندنی باوەڕێکی بێبنەما بەسەر گەلی نیشتە جێبۆکانی ئێرانە ئەمە خۆی لە خۆی وا دەکاکەوە چۆن ئەڵێ توندوتیژێکی گەورە دروستکە کە کار هەبوو کاردانەوەش ئەبێ کە زەخت هەبوو وەڵامدانەوە ئەبێ ئەمەی کە ئەمڕۆ لە ئێرانە ڕوئەدا لە ئەنجامی ئەو زەختە دەرونیە و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگایەیە و لەسەر و هەمووشەوە باوەڕیەیە کە سەپێنرا بوو بەسەرگەلی نیشتەجێبووی ئێران و ئەمڕۆ وەڵامەکەی دەسەڵاتدارانی ئێران ئەوەتانە لە ڕۆڵەکانی خۆیان لەسەر شەقام وەری ئەگرنەوە و بەشداریکردنی ژن بە شێوەیەکی بەرچاو ئەبدرێ ئەمە مژدەیەکی خۆشە و دەبینی کە ژنان چۆن بە هیتافی ژن ژیان ئازادی لەسەر شەقامەکان ڕژاون ئەمە لێرە یەک تێبینی لەسەر ئەو بڵێم
لە ئێستادا بۆ ئەوەی کەوا ئەم شۆشە مەزنە لە ڕۆژهەڵات لە بەهای کەمکەنەوە ڕوتێک دروست بووە طبعاً دەیوێ بە بەلاڕێیا بیبە بەوەی کەوا کە ژنان ئەو ئازادی کە دەیانوێ بریتێ لەوەی کەوا خۆیان بکەن بە کاڵا لەوەی کەوا ئەیانوێ کۆمەلگایەکی کاڵابوو دروستکەنە ناو خێزانەکانە نەخێر ئێمە دەڵێن ئەم شۆڕشە یاخود ئەم دروشمە کە بەرز بۆتەوە بریتێ لەو ئازادی کە پێویستە هەموو تاکێکی مرۆڤایەتی لە دنیا هەستی پێ بکە وەلەنێ ئەوەشە ژن بۆ ژن لەبەرەوەی ژن دایکە ژن کۆمەلگایە ژن دروستکردنی خێزانە ژن پەروەردەکارە ئەگەر بێت و ژن نەتوانێت چێژ لە ژنێتی خۆی و لەو ئازادی کە پێویستە ژنێتی خۆی ماف و ڕەوای خۆی لە چوارچێوەکەیە ببیندێ ئەو کاتە ناتوانێت دایکێکی تەندروست بێ نەوەیەکی تەندروست بخاتەوە کۆمەلگایەکی تەندروست دروستکە دروست بوونی ئەم دروشمە من ینی ئەگەر بڵم بتوانم شیکاری بۆ بکەم لەوانێت چەند کاتژمێرێکی بێت چونکە بەڕاستی فەلسەفەیەکی زۆر قوڵە تێگەشتنی ژن لێیدا زۆر بەمانەدارە ینی من پێم باشە هەموو ژنێک لە دنیادا بە تایبەت کۆرس لەسەر فەلسەفەی ژن ژیان ئازادی وەربگرێ چونکە ئەگەر ئێمە هەرێکە لە ئێمە ئەم فەلسەفە بە تەواوەتی لە ناخمانە ڕاوچێنین دڵنیا بە ژنێکی هێندە توند و بەهێزمان لێ دەرەچێ کە سەرجەم سیستەمەکانی دنیا ناتوانێت عەرشی ژنێتیمان بلەرزێنێ و هەرگیز نابین بە کاڵا بە پێچەوانەوە ئەبین بە دڵنیەکی بەهێز هەر ئەوەش ئەوای کردو هەت ئەوە ئەمڕۆ هەشتەمین ڕۆژە کە شۆڕشی ژن لە ڕۆژهەڵاتە درێژە بکێشێ هەڵبەتە دەرئەنجامی ئەم فەلسەفە لە ڕۆژ ئاوایە بینیمان و سەرکەوتنی بەدەستێناوە و لە ڕۆژهەڵاتیشە بەدینین و ئیشەڵا لە باشووریشە بە شێوەیەکی بەرفراوان و بە ئارامی تر بە شۆڕشێکی سپیانە دەستە بەرەکرێ. دەستێکە بەحسا زەخت و کولەتی سەر جڤاکە تێمەشاندنەوە کرد بەریا ژینا ئەمینی بێقەتلکردن لە باژارێ ماریوان ڕۆژهەڵاتی کوردستان ژی شلێ ڕسوولی ji bo ku ji destavêtina leşkerekî bi pereyê Îranê rizgar bibe dawî li jiyana xwetîne سوچên li dijî jinan mixabin dar vekirin bin çavkirin îşkencekirin li Îran bi taybet li hemî dewletên dijminî jina jî em bêje ev sûc rojane têne kirin bi taybet em balê bikişîn ser zext û kuletiyê rejima Mulaya Îraniya dibin navê dîn de û bi her wekî din di şexsê jinan de zext û kuletiyekî çawa li ser civak û baweriyên Îranî ferz dikir. بەڵێ دەزانی خاتون ڕۆشنبیربوونی ژن ڕەنگە لە زۆر لە چاوپێکەوتنەکانە دائیمان جەخت لەسەر ڕۆشنبیربوونی ژن ئەەکەین بۆ کاتێک کە ژنێک ڕۆشنبیر ببێ بتوانێت پڕاپڕ خۆی ڕۆشنبیر بکە نەبیر و ڕا نە سیاست نە سیستەم ئەتوانێتەوە بە ڕێگەیەکی هەڵادێریا بەرێ بە ڕێگەیەکی ناتەندروستیا بەرێ باوەڕ شتێکی پیرۆزە لە بینی تاک و کودا و دین بە هەموو جۆرەکانیەوە هەموو جۆرەکانیەوە پیرۆزە بەڵام بە تا هێندەی ئەوەی کەوا مرۆڤ تێیدا بتوانێت چێژی لێ وەرگریە و سوودمەند بێ بۆ ژیانی خۆی و تێیدا بتوێتەوە لەگە خۆی و خوداوەندی خۆی نەک ئەم باوەڕیە بکرێ بە چەکێک تێیدا مرۆڤ دابڕێزێنرێ لەژێر ئەم باوەڕێ مرۆڤ وردە وردە بتوێنرێتەوە و لە مرۆڤبوونی خۆی بچێتە دەرەوە ئەمەوێ شتێک بڵێن بۆ ئەو کەسانی کە لە ژێر ناوی باوەڕ ئەیانەوێ وشەی ئازادی بەرەو هەڵە بەرن ئەیانەوێ پێگەی ژن بەرەو هەڵدێر بەرن بەمانەی ئەوەی کەوا ژن چونکە ئێستا لە باشوورە حملەیەکی ئەوەی دەستی پێ کردووە کە زۆر دژی ئەم باوەڕیانە قسە دەکرێ و بە هەماشیەوە باوەڕێکان دژی پەرجەکردار وەڵام ئەدرێتەوە خەریکە مەیدانێک دروست ئەبێ کە دروشمە ڕاستیەکەی ئەم شۆشە ئەتوێنرێتەوە نە ئێمە ئەبێ ئێمەی ڕۆشنبیر ڕێگە بەمە نەدەین ئێمە باوەڕێکمان ئەوێ کە تایدا کۆمەلگا ئارام بکە باوەڕێکمانەوێت کە تایدا ژن تەندروستکە پیاو تەندروستکە کاتێک کە من ببم بە کۆیلەی فکرێک ئەوە ناتوانم کەوا وەکو ئەوەی کە پێویستە لەناو کۆمەلگایە بە ئەنجامی بگێنم کە نەبتوانی کەواتە نەقسی ئەبێ کەواتە کەم و کوڕی ئەبێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەوا بوونی باوەڕ لە ڕۆژهەڵاتە ئەگەر بەناوی دەوڵەتێکی ئیسلامیە ئەم باوەڕە سەپێنراوە ئەگەر بچینە ناوەڕۆکەکەی بڕوا بکە هیچ بنەمایەکی باوەڕی ئیسلامی تیادا بەدی ناکرێت چونکە کۆمەلگا بە تەواوەتی داڕزێنراوە ئەوانی کە لە چینی سەرەوەی دەسەڵاتن و بەناوی باوەڕی قسە دەکەن ئەوان بۆ خۆیان
هەڵوەشێنرەوەی ئەو باوەڕن و ناتوانێت پەیڕەوی ئەو باوەڕە بکەن بەڵکو ئەیانێ بەسەر چینێکی ناو کۆمەلگای بیسەپێنن. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەوا چیدی باوەڕ بەم باوەڕیە نەمێنێت و سەر ئەنجامی ئەوش ئەو شۆشێک کە لە ڕۆژهەڵات دەستی پێکردووە و من لێرە پیانەڵم دەستان خۆش بێ باوەڕێک کاتێک کە نەتوانێت خزمەت بە مرۆڤایەتی من بکە دەبێت ئێمە ڕەتیکەینەوە تەواو باوەڕێک کە من کۆیلە بکە دەبێت ڕەتیکەینەوە چونکە بۆ خودی خۆی ئەگە هەریەکە لە ژن بە تەواوەتی لە دیاناتەکان هەریەکە بۆ نمونە من لەسەر دینی ئیسلامم ئەگەر بێت و لە تەواو قوڵ بمۆ لە دینەکە و هەموو مافەکانی خۆم لە چوارچەوەی دینەکە تەماشا بکەم ئەو کاتا کەس ناتوانێت مافی من لە ڕێگەی ئەم باوەڕیەوە بخوا بۆ چکە ئەزانم چۆن وەڵامی ئەدەمەوە و ئەزانم ئەم دینە چی لە من داواکە بەڵام بە پێچەوانەوە مەسەلە کۆمەڵی کەسان هەیە لە ڕێگەی بانکخوازیە و لە ڕێگەی کۆمەڵە شتێ خۆیان ئەەکەن بە نوێنەری ئەم باوەڕیە و ئەیانەوێ هەموو کۆمەلگا لەژێر چارچەوەی عقلێتی خۆیانە کۆبکەنەوە کە ئەوش عقلێتێکی تەندروست نییە بۆیە ژن ئەبێ ئەمە قوبول نەکات کە دەڵم ئەبێ ئەمە قوبول نەکە ئەمە مانای ئەوە نییە لە چارچەوەی ئەو باوەڕێک کە خۆی هەیەی دەریکاتە دەرەوە نە بابێ باوەڕی بەو شێوە وەرگێ کە خۆی ئێوێ کە خزمەت بە خودی ژنبوونی خۆی بکە نەک باوەڕیەک کەسانێک بێ بەسەر منا بیسەپێنێ و من لە قاڵب نیە لە کاتێکە خۆی ملزەم نەبێ بۆ باوەڕیە. وجدان خان ما بحث سوجێری دیژش ناکرد دپێ ڤاژەیەک و وەکی شەرە گیانەی سیامین پێناسا دەکەندە هەری زەدە ژن مخابن دبنە قوربانی لە هەر دەڤەرێ دبن ناوی جودا جودادا هەر دقە هەر سانیە لە دیژی ژنا سوژ تێکردن ئەگەر ئەم بینم بیرەخوا سوجن بڤیرەنگی بەرێژی میناکیوانە گەلک دەرکەتنە بسەدان سوژ دەرکەتنە و بەلکیژی بسەدان سوجن کوهانە و کەسی بوان نەبهیستیە سوجن بە ئەوەکی پێنی بەشارتی هات نەکردن ئەگەر ئەم بینم بیرەخوا 2018 لە عفرینێ دەولەتی ترک ئاداگرکرد شەروانە ژن بارین کوبانێ دەماکو ئەو دیلگرتن ئەو شکەنجەکردن بە جەنازەی وێریستن 2019 شەرسەرێکانی گرسپیدا هاورین خەلەف سیاستمەدارە کورد سەکرتێرە پارتیا سووریا پێشەروژەی دیساژ عالیە چەتەین دەولەتە ترک ئاداگرکرد و بۆ هوڤیتێکی مەزن هات قەتلکردن هەم وەختی بۆیێرێ قەتلکردنە ژینا ئەمینی لەشکرین ئەزەربەیجانی لەشکرێکە ئەرمەن دیلگرتن و قەتلکردن کرێدانێکی وانەیە چاوە بەهەفرە هەیە ئەوانە ئەنجامێت چینە لە گورووە ئەبێ شۆرشی ئێمە ژن دژی ئەو ئەقلێتە بێ ئەو ئەقلێتی کە سیاسەتی ڕۆژهەڵات و ئەو سیاسەتەی کە پێشتر لە ڕۆژئاوا و ئەو سیاسەتەی کە ئێستا لە باشوورە و ئەو سیاسەتەی کە لە ئازەربایجانە و ئەو سیاسەتەی کە لە تورکیا و ئەو سیاسەتەی کە لە ڕۆژهەڵاتی ناوینە ئەگوزەریە هەمووی فکرێکە لە چوارچێوەیەک و ئەبێتەوە کە بریتە لە عقلێتێکی چەقبەستووی دش بە کۆمەلگایەکی تەندروست و لەناو ئەوەشە دش بە ژنێکی ڕۆشنبیر لەبەر ئەوە سێر دەکەی هەمان ئەو تیرەی کە بۆ کوشتنی ژنێک تێدەگیرێ هەمان ئەو تیرەی کە لە ڕۆژهەڵاتە و لە باشوورە و لە باکوورە و لە ئەرمینیا و لە ڕۆژئاوا کە زۆر جار لە عفرینە بەرامبەر بە ژنێک تێئەگیرە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە بریتە خاتون بریتە لە فکرێکە ئەوێ تێدا کۆمەلگایەک دروستکە کە سەر لەبەری ئەم کۆمەلگا ببێ بە ئێمە لە باشوور ئەڵێن داری دەستی دەسەڵات و لەناو هەمووشیە بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی تەندروست نەبێ و کۆمەلگایەکی چاوبەرژێری دەسەڵات بێ ئەبێ ژن چاوبەرژێر و ژن لە قاڵە بدرێ و ژن چیدا مایە پوچ بکرێتەوە بۆیە ئێمە دەڵین ئەگەر شۆرشی ژنی تێدا نەبێ شۆرشێکی سەرکەوتوو نابێ و شۆرشێ ژن تێدا پێگەی خۆی بگرێ سەرکەوتوو ئەبێ بە بەڵگەی ئەوەی کە لە ڕۆژئاوایە بەردەستە و ئەو ئەقلێتی کە تێدا فکر یەکسەر بۆ لەناوبردننی ژن ئەدا بۆ عقلێتی ژن بۆ دڵی ژن بۆ ڕۆحی ژن ئێمە ئەگەر بگەڕێنە بۆ زانستی ژنۆلۆژی ئەبینین ئەم ململانیە لە چەندین سەدە پێش ئێستاوە دەستی پێکردووە و تێیدا باڵا دەستبوونی دەسەڵاتی نێرسالاری با بڵێن مێ و نێر کە تیایدا باڵا دەست بووە بەڵام دواتر دەسەڵاتێک دێ عقلێتی نێر بە ڕەوتێک دەباکەوە کە تێیدا ئەکاتە چەکێک کە ژنی لە ژن پێدا و لە خودی ئەوی ژن بە ژن لێدا یعنی ئەمانە هەمووی گرێدراوی یەکن زنجیرەیەکە گرێدراوی یەکن ئیجا بۆ ئەوەی ئێمە هەموو ئەمانە بسپێنی ئەبێ یەکەم ژن خۆی ڕۆشنبیرکە دوو وەڵامی هەبێ بەرامبەر بە هەموو ئەو شتانی کە خودی خۆی نایەبێ کە تێیدا ژنبوونی لە دەست ئەدا سێ بتوانێت وەکو هەر یەکە لە مرۆڤێک
بێتە ناو کۆمەلگاوە و بتوانێت خەباتی خۆی ئیدی خەباتی لە بواری کۆمەڵایەتی بێ، لە بواری سیاسی بێ، لە بواری ئابووری بێ، لە بواری خێزانی کۆمەلگایی بێ، جێگەی دەستی خۆی دیارکە. بەمە وەڵامێک ئەبێ بۆ سیستەمێک کە تێیدا هەڤرین لەناو ئەبا، کە تێیدا کچەکەی من لەناو ئەبا، کە تێیدا ئەقڵێتی نەوەکانی ئێمە لەناو ئەبا، و تێیدا ژن لە چوارچێوە ئەندێ. حەزەکەم یەک تێبینی لەسەر ئەوە بڵێم، یعنی ئێستا دەنگۆیەک لە باشوور هەیە کە ئەڵێ مەسەڵەن ڕوتێکی ئەڵێ ئەبێ ژن لە چوارچێوەی ماڵان بێتە دەرەوە، ئێوە لە ناو چوارچێوە. بەڵێ ژن چیدی ئەو ژنە نییە کە تۆ وا بسانی کە تەنها بۆنەوە خستنەوە هێناوتە، بۆ کاری ناوماڵ هێناوتە، بۆ ڕازیکردنی خودی نفسێتی خۆت هێناوتە ئەی پیاو نە. ژن بریتێ لە کارایەکی مرۆڤ بوون، وە کاتێک هەموو ئەم ململانیانە خات و چارەسەر ئەبێ، کاتێکەوە خێزانەکان لەسەر بنەمای هاوژیانی ئازاد دروست بێ. بڕوا بکە ئەگەر خێزانەکانمان نەگەڕێتەوە بۆ بنەمای فەلسەفەی هاوژیانی ئازاد، ڕوتی کۆمەلگا زۆر لەمە خراپتری بەسەریە. چونکە ئێستا ئێمە لەناو کۆمەلگا ئەژین، دایکین و باوکیشمان هەیە، ئەزانین کەوا ڕۆڵەکانمان خەریکە بەرەو پارچە پارچە بوون ئەڕوانە ناو کۆمەلگا. بۆ چونکە سیستەمێک هەیە، دەسەڵاتێک هەیە، ئەوێ ئەم کۆمەلگا بەم شێوە بەرێ. پێویستەکە ئێمەی ژن بین بڵێن بوەستە دەسەڵات، ئەگەر ئەتەوێ کۆمەلگا بەم شێوە لەناوبەری، ئێمە وەڵاممان هەبێ. بڵێن دەسەڵات ئەگەر بەو فکرەی کوشتنی شەیدکردنی هەڤرین و هەڤاڵەکانی و ئەو ژنانی کە لە باشوورە و ئەوانەی لە باکوورە و ئەوانەی لە ڕۆژهەڵاتە ئێستا بەدیەکەی ئەبێ بوەستن دێ. بە دروشمی ژن ژیان ئازادی ئەتوانین جارێکی کە ژنان دروست بێتەوە لەسەر بنەمایەکی پۆڵایانی تەندروست کە تیایدا شانازیبوونی بە خودی مێیبوونی بکە. چونکە ئێمە کێشەکەمان لەوەیە ئێمە زۆربەی ژنان شانازی ناکە بە مێبوونی خۆی. بۆ چکە کۆمەلگا دۆخێکی دروست کردو، ئەمەندە چاوساندوێتەوە، ئەمەندە ناحەقی بەرامبەر کردووە لە ڕێگەی ئەو ئەقڵیەتەی کە ئەمڕۆ لە ئازربایجان بەرامبەر بە ژنانی ئەرمەنی ئەکرێ و لە هەموو دنیا حەزەکەم بزانی کە بەرامبەر بە ژنان ئەکرێ، ئەبێ ئەو ئەقڵیەتە سەر لەبەری داماڵێ. و ئەمە بۆ ئەوەی چارەسەری ئەمەشکا ئەبێ ژنان دروشمی ژن ژیان ئازادی ژیانێک کە تیایدا بتوانێ مۆلکی ژنێتی خۆی لێبدا، ئازادیە کە بتوانێ ئەوەی کە خودی تەندروستبوونی ژنێتی خۆی ئەوێ دەستەبەری کە کۆمەلگایە کە تیایدا پەروەردکارێکی باش پەروەردەی بکە. برز وجدان مدید خودی درکتنی به تایبەت دەستپێکی ژنێ کوردستان لە ژنên Rojava و ژنên Bakur piştî qetilkirina Jîna Emînî bi rastî jî bi gelek çalakiyan xwedî derketina xwe jê re nîşandan jinên Rojhilatan avîn li gelek welatan jinên cîhanê jî gelek çalakiyên cuda li darxistin her li qada bûn, yanî li hember ev aqlê ku ê bavik salariyê yê olperestiyê zayend perest li hemberî vê aqlî xwepêşandaya jî çalakiyên hêja bi rastî jî hatin li derxistin, çalakiyên pûr qusandin çêbûya jî pûr birîn çalakiyên îstîfakirin yên dans yên ev çarşefa serî şewtandin hova çalakiya va xwedî derketinê jina hû çawa dibînin û ji bo ku hîna va çalakiyan mezintir bikin, hêzî jin mezintir bikin, ji bo ku bi rastî jî ne tenê jinên Kurd jinên Kurdistan jinên li seranserî cîhan bikaribin bi rastî jî va sîstemê va pergalê ê dijî jina ê dijminî jina ê dijminî civak û baweriya ji bo ku bi rastî jî têk bibînî ku azadiya xwe dest bixin, ya jî em dikarin ji bo ku şûreşa mirovahiyê pêk bînin, ji bo ku di nava atmosferekî hewayekî bi ewle de azad û demokrat de jiyan bikin, îro em dibêjin pêşengiya her tişt jinin ji jinan çi tê xwestin? ئێمە ژنان دەخوازین کە شۆڕشێ بکەین کە تێیدا ئاشتی بەتوایە بێت. دەزانی ئێمە ینی ئەمە ڕوونە لە کۆمەلگا ژن هەمیشە ئاشتی خواز بووە، بەڵام ئێستا کەوتینێتە دۆخێک و ئەبێ شۆڕش بکەین و ئەبێ ڕۆڵەکانمان بخەینە مەیدانی جەنگەوە بۆ ئەوەی بتوانین بگەین بەو ئاشتیە. ئێمە ئەمانەوێت کۆمەلگایەکی ئارام بۆ نەوەکانمان دروستکەین، بۆ ڕۆڵەکانمان دروستکەین. ئێمە ئەمانوێت سیستەمی حکومان بکە کە تیایدا مافەکانمان لێزەوت نەکە، بۆ واتایکەوە دەسەڵاتێک نەبێکە ئەگەر بێت و ژن لە چوارچەوەی تاعەتی ئەو بێتە دەرەوە کوشتن بەڕەوا ببینێ بۆی. ئێمە دژی سیاسەتێکی کە ژن وەک مرۆڤ سێر ناکە، دژی سیاسەتێکی کە کوشتنی مرۆڤ بە
بکاتە بەرنامە و بە ئاسانی پێیدا تێپەڕێ دژی سیاسەتێکی کە ژن بچووک بکاتەوە لەو سروشتە جوانەی کە خوددا پێی بەخشیوە لەو مافە جوانی کە خوددا پێی بەخشیوە ئێمە دژی باوەڕیەکین کە بێوێت دەسەڵاتێک بەسەر منا بسەپێنێت لە هەمان کاتە ئەخۆی ئەو باوەڕێ تیا بەدی ناکەین و دژی دەسەڵاتێکیشین کە تایدا بێوێ ژن و نەوەکانی من کچەکەی من نەوەکانی کۆمەلگاکەم بک بە کاڵە چکە خاتون ئێستا لە باشوورە ڕوتێک لە ناو کۆمەلگایە ڕوتێک ئەوێ ژن بک بە کاڵە لە ناو کافیەکان و لە ناو شوێنە نەخوازراوەکان بە بەرگی ژن ڕوتێک ئەوێ ژن لە بۆتیقەی باوەڕێکی زۆر تند بتوێنێتەوە کەما من دژی هەردووکی ئەمە وەکو خودی ژنێکی باشوور بەڕاستی لە لەگەڵ ئەوام لە بۆتیقێکی باوەڕی تند کە نەخوازراوە بیتوێنێتەوە نە لەگەڵ ئەوام کە سیستەمێک بێت بە ناوی کرانەوە بۆ لێدانی خاڵی یەکەم کە باوەڕی توندا بێ بە ناوی ئەوە کچەکەی من بک بە کاڵایەک لە شوێنە گشتێکانە من لەگەڵ ئەو ڕەوتام کە تایدا هەمومان من وەکو مرۆڤێک سێری ڕەگەزی بەرامبەرم بکەم و ڕەگەزی بەرامبەرش دەبێ وەک مرۆڤێک سێری من کە کەمەیەکم و منێکی دایک بتوانم هەموو ئەو کەم و کوڕیانە لە پەروەردەکردن ماکە هەبووە کە دەبێ ژن وابێ ئاوایی کەم و بتوانم خۆم سەر لە نوێ دروستکەمەوە بۆ ئەوی بتوانم سەر لە نوێ کچەکەم لەسەر بنەمایەکی جوانی ژنێتی پەروەردە بکەم دوجار هەر ئەم کچەی منە ئەچێتە کۆمەلگاوە و هەر منم مامۆستام ئەچمەوە ناو کۆمەلگا نەوە پێگەێنم ئێمە لەگەڵ ئەو ڕەوتین کە ئەگەر بێت و ئەم چەفەیە چکە ئێستا زۆر بەتوندی لەسەر ئەوە وەستاون کە سوتاندنی ئەم چەفەیە کە بەسەر ژنانی ڕۆژهەڵات یا بڵێن نیشتەجێبووی ئێران کراوەتە ئەوەی کامە دژی دینە و ئەوەیە ئەگەر چەفەیەک بە باوەڕیەک نەدرێ بەسەر هەر بسووتێنرێت بسووتێنرێت ئەگەر چەفەیەک بە باوەڕ نەدرێ بەسەر کە من جوانێتی ئەم چەفە نەبینم وەتیامان نەتوێتەوە و ڕێزی نەگرم بە زۆر پسەپێنرێ بەسەرما بەڕاستی دەرئەنجامەکەی هەر ئەوە وەڵام وەرەگرێ باوەڕیەک کە سەر لەبەری داڕزاوە بێ بسەپێنرێ بەسەر منی ژنە بەڕاستی دەرئەنجامەکەی ێرەوەی ئەسووتێنرێ پرچێک کە بە زۆر بشارێتەوە دەرئەنجامەکەی ئەوەیە کە ئەبڕێت لەبەرەوەی لە دینە هاتۆ لا یەکره فی الدین دین بە زۆر باوەڕ بە زۆر ناسەپێنرێت باوەڕ ئەبێ بە خودی سروشتی مرۆڤەکان وەربگیرێ ئەبێ بە عەشق وەربگیرێ من وا تێگەشتم خاتون لە مەسەلەی باوەڕ عەشقە لە بینی خۆت و باوەڕەکەتە و دەبێ جوانی باوەڕەکەت بە کۆمەلگا بگەینی هەتا وەکو ئەوانەی تریش چاو جوانی ئەم باوەڕی تۆ ببینن و ئێستا لە قۆناغێکین هەرگیز هیچ باوەڕێک بە زۆر ناسەپێنرێت مەگەر دەسەڵاتێکی دیکتاتۆری پڕ لەسەر لەبەری ڕق بێ بتوانێ ئەمە بسەپێنرێ ئەوژوکەوەی کە ئێستا ئیبینی دەرئەنجامەکەی ئەوەیە ڕۆژێ دێگەلەکە ئەتەقێتەوە و وەڵامی ئەبێ بۆ هەموو ئەو دیکتاتۆریەتە وجدان خان دەمامە ئیدی بداوی دەبە گوتنێکی وایە داویم بخواست بم بێژم مەساژێکی وە بۆ ژنە هەبێت کەرم کرد من پشگیری خۆم بۆ شۆڕشی ڕۆژهەڵات دەرەبڕم من لەبەر ئەوەی باوەڕی من چەفەکەمە لا مقدسە ڕەنگە لای نەبم بیسووتێنم بەڵام من ئەڵێم بە چەفەکەمەوە دێم پشگیریتان ئەەکەم و شۆڕش ئەەکەم لەگەڵتانە دژی هەر باوەڕێک کە تۆی ژنی تیا سروشتی تۆی تیا لە ناوبەرێ من دەستی مادووبوونی هەموو ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لەسەر شەقا من ئەگوشم چاوی هەموو ئەو مێشکانە ماچ ئەەکەم کە باوەڕێکی جوانی تەندروستی تێدایە بەرامبەر بە هەموو ناڕینیەکانی مرۆڤ بوون چکە ها من ئیتر ژن لەوە دەرهێنم کە بڵێ ژن من ئەڵە مرۆڤەژن هەموو جوانەکانی مرۆڤی تیا ئەتوێنێتەوە من ئەو ناوچەوانە ماچەکەم کەوا تیایدا دایکان ڕۆڵەکانی خۆیان ئەبەخشن بە نیشتیمان و ئەمەوێ یەکشت لێرە بڵێم شۆڕشەکەی هەڤرین شۆڕشێکە کە پێی ئەبێ ئێمە هەمومان ئێمەی ژن چاو لەو شۆڕشە بکەین و مۆڕاڵە و هێزەی هەڤرین وەربگرین و منی دایک و دایکانیشمان مۆڕاڵ لە دایکی هەڤرین وەربگرین چکە لە سەردانیکردنێکم بۆ دایکی هەڤرین بەڕاستی ئەوەی کە ئەو گوتەی کە پێشکەشی ئێمەی کرد بۆ خۆی شانامەیەک بوو کە منی دایک سەر لە نوێ مچورکە بە گیانمە هات و جارێکە بیرکەمەوە کە من چۆن ڕۆڵەکەی خۆم پەروەردەکەم و چۆن پێشکەشی نیشتیمانی کەم بەڵێ برێز وجدان نورەدین چالاکوانە ژنجی باشووری کوردستان ئەم کێفخۆش بوون تو لەگەلمە بۆ ئەم دبێژن زۆر سپاس دەستخۆش
سپاس بۆ ئێوە ئیشەڵا بەرنامەی داهاتوو لە عفرینەوە پەیوەندی ئەەکەی شەوانین هێژا بڤیرەنگی خەلەکەمە ئیر و بەرنامەمەیە تایبەت بدەویت بە حەیە بەرنمایکی دن دناف خێری خوۆشیە دەبن دەم باش.